لەسەر پێکێنانی هێزێکی ئاوبەش بۆ سەر جەمخاڵە سنووریەکان بۆ چوونی جیا هەیە لە نێوان ئەندامانی پەرلەمان. پەرلەمانتارێک ڕایوایە دروستکردنی ئەم هێزە کاتکوشتنە. پەرلەمانتارێکی دیکەش دەڵێت مەلەفی نەوت ناڕوونە و هیچ جاگاداری داهاتی نەوت نین. تێڕوانی نمووە هیچ هێزێک لە حکوومەتی هەرێمی کوردستان یاخینە بووە لە خاڵە سنووریەکان تاتو هێزی بۆ پێکبێنی ئەوەی کە لە خاڵە سنووریەکانە ڕۆڵی وڵاتن و ئاسایشە پۆلیسە پێشمەرگەیە سەر بەدام و دەستگاکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەن بۆیە بەڕاستی ئەمە پاساو نییە. حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی پێویستی لەبەردەستە پێویستە موچە لە کاتی خۆی دادا باشکە. ئەمە مای نیگەرانی ئێمە لە ئەندامانی پەرلەمان و بە بەردەوامیشین لە فشارکردن کە پێمان وایە سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستان سیاسەتێکە غموزەتێکی زۆری تایە لایەنی کەم دەبێ بۆ پەرلەمانتاران کە نوێنەری گەلن چۆنەڵی علمیان هەبێ بە شێوازی عقودات و شێوازی خەرجی کۆستڕکۆڤەری و هەروەها داهات کە من پێم وایە پەرلەمانی کوردستان تا ئێستا بێ ئاگایە لەم مەلەفی و سیاسەتی نەوتی. بانگشتی وەزیرانی ناوخۆ پێشمەرگە و دارایی بۆ کۆبنەوەیەکی تایبەتی پەرلەمان بە دواداچوونی ئەو پەرلەمانتارانەیە بۆ هۆکاری دەست بەکار نەبوونی هێزە هاوبەشەکە. و هەمووشمانەزانی یەکێک لە کاری پەرلەمانتاری بە دواداچوونە لە بۆ یاخود چاودێریکردنی کاروباری حکوومەتە لەو ڕانگەیەوە بە پێویستمان زانی ڕێژەی یاسایی پەرلەمانتارانی کوردستان کە داوا بکەین وەزیرە پەیوەندیدارەکانی حکوومەت هەرێمی کوردستان بانگهێشتی دانیشتێکی پەرلەمان بکەین لە نێزیکەوە گفتوگۆ بکەین لەسەر هۆکاری هەڵنەستانی ئەم هێزە بە ئەرکەکانی خۆیان. باگوێرەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دا ئەندام دەتوانن داوا بکەن تیمی حکوومەت بانگشتی کۆبنەوەی پەرلەمان بکەن. دەستەی سەرۆکایەتیش دەبێت لە ماوەیەکدا کە لە 14 ڕۆژ تێپەڕ نەکات وادەی دانیشتنەکە دیاری بکات. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.